بەرنامەی فەرهەنگی بیدعەکان لە ڕوانگەی شەرعەوە بۆ ئەوەی کە ئینسانی ئیماندار کاتێ نوێژی کرد بزانێ چ پێویستە لەسەری ئەنجامی بدا لە کاتی نوێژکردنە و ئەو شتە زیادە و داهێنراوانە چین ئەو بیدعانە چین کە هاتوونەتە ناو نوێژ یا لە کاتی ڕۆژوگرتن یا لە کاتی حەجکردن یا لە کاتی قوربانیکردن هەر عیبادەتێک لەو عیبادەتانەی کەوا ئینسانی ئیماندار پێخۆشە ئەنجامی بدا لێرە و لەوێ کەم و کورت هەندێشتی زیادە هاتۆتە ناوی بە پشتیوانی خوای گەورە و میهرەبان لە هەر دەرس و لە هەر زنجیرەیەکە ئەچینە خزمەت هیچێک لە عیبادەتە گەورە و عەزیمەکان و ئەو شتانی کەوا پێوەی لکاوە لە زیادە و داهێنرا و بیدعە لی جاکەینەوە بۆی بە سافی و بە سازگاری و بەڕوونی خۆی بمێنێتەوە وەک ئەوەی کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی پێکردوین. بەڵام پێش ئەوە پێم خۆشە باسێکی بیدعە بکەم لە ڕووی پێناسەییەوە و هەروە هەندێک لە زەرەر و زیانەکانی لە خزمەتتانە باس بکەم چونکە هەندێک کەسی دڵنەخۆش هەن کاتێ باسی بیدعە و داهێنراوە کرێ ئەوان پێی سەغڵەتە بن و پێیان خۆش نییە ئەم باسانە باس بکرێ چونکە بۆ خۆیان هەڵگری ئەم نەخۆشیەن چونکە بۆ خۆیان ئەم نەخۆشیە بڵاوەکەنەوە و بۆیە پێیان خۆش نییە نەخۆیان چاک بنەوە لەم نەخۆشیە و نە موسڵمانانش ئاگادار بنەوە لەم نەخۆشیە کە ئەم نەخۆشیە زۆر لە نەخۆشی جەستەیی ترسناکترە چونکە پەیوەستە بە دینی ئینسانی ئیماندارەوە بە عیبادەت و خواپەرستیەوە بەندە. بەڵێ موسڵمانە خۆشەویستەکان بیدعە لە زمانی عەرەبیە پێوترێ ئیبتیداء الشەیء وصنعه لا عن مثال سابق واتە دروستکردن و هاتنەکایەوەی شتێک بە جۆرێک کە پێشتر بەو شێوەیە نەبووە بۆیە خوای گەورە و میهرەبان کاتێ باسی ئاسمانەکان و زەویەکە ئەفەرمێ بەدیع السەماوات والئەرض بەدیهێنەری ئاسمانەکان و زەوی واتە خوای گەورە و میهرەبان ئاسمانەکان و زەوی دروست کرد بە جۆرێک کە پێشتر وێنە و میثالیان نەبووە شێوەیان نەبووە خوای گەورە و میهرەبان هێنایانێتە ئاراوە و هەروەها خوای گەورە بە پێغەمبەرە فەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ قل ما كنت بدعا من الرسل ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام تۆ بۆ خەڵکە بڵێ من شتێکی تازە و داهێنراو نیم کە لە پێش من هاوشێوە و هاوێنێ من نەبوو بێت واتە هیچ پێغەمبەرێک نەهات بێ پێش من تا لاتان سیر بێ من بڵێم من پێغەمبەری خوام واتە من شتێکی داهێنرا و بیدعە و شتێکم نەهێناوە کە لە پێشتر خەڵک مەعلوماتیان لەبارەیەوە نەبوو بێ ئەوە سەرجەم پێغەمبەران هەن کەوا لای ئەهلی کتاب زۆر مەعروفن بۆیە بیدعە لە زمانی عەرەبیە واتە داهێنان و دروستکردنی شتێک کە لە پێشتر بەم جۆرە نەبووە ئەمە لە لوغەی عەرەبیە. ئەمما لە شەرعە ئیمامی شاطبیە فەرمێ عبارة عن طريقة في الدين مخترعة تضاهي الشريعة يقصد بالسلوك عليها المبالغة في التعبد لله سبحانه. أفرمي إمام شاطبي بدعة لشرعة شي يعني كمالين بدعة يعني شي أفرمي ريقيك لناو ديني خواي قورو مهربانا دروس كراوة مخترعة دروس كراوة أم ريقيا أم عبادتا أم تشونيتي خوا پرستيا دروست كراوة بلقي لسرنية لقرآن والسنة هيج آماجيك بيه نكراوة لديني خواي قورو مهربان دروست كراوة تضاهي الشريعة ململانەیەکە لەگەڵ دەقەکانی قورئان و حەدیثە چونکە قورئان و حەدیث قابیلی ئەوەن کەوا ئینسان بەسەر چاوەیان هەڵبژێرێ و لەوێەوە دینی خۆی و عیبادەتی خۆی وەرگرێ ئەمما شتێکی کە بێت شان بەشانی قورئان و سنەت دین و عیبادەت بۆ خەڵکدا ڕێژێ ئەمە پێوترێ بیدعە
بۆیە ئەفەرمێ وەمە بەست لەم بیدعەیە چییە؟ خەڵک بۆ ئەم بیدعەیەکە، بۆ ئەم شتە زیادەیەکە. ئیمامی شاطیە فەرمێ يقصد بالسلوك عليها المبالغة في التعبد لله سبحانه. ئەوەیە کە کەسەکە زێدەڕەویەکە لە عیبادەتکردن بۆ خوای گەورە میهرەبان. یعنی وا ئەزانێ کە ئەوەی کە خوا فەرموویەتی لە قورئانە و پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئاماژەی پێکردووە لە سوننەتەکانە کافی نییە، بەس نییە، پێویستی بەشتی زیاتر هەیە. بۆیە ئەو کەسانش بە هیلاک چوون، وەکو پێغەمبەرە فەرمی عەلەیهی سڵات وسەلام هەلەکە المتەنەطیعون، وەکو لە فەرمودەی سەعیدا هاتووە کە سێ کەس هاتنە خزمەت خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام و پرسیاری عیبادەتکردنی پێغەمبەریان کرد عەلەیهی سڵات وسەلام، ئەفەرمون کەئەنەهم تەقالوها، وتیان ئەمە کەمە بەنسبەت ئێمەوە. بۆ یەکیان وتی من شەوان هەتاوەکو بەیانی شەو نوێژەکەم، کەسیشکیان وتی من هەمیشە هەموو ڕۆژێک بە ڕۆژۆ بم، کەسی کەشیان وتی ئەوەی سێمیان من بە درێژای تەمەنم هاوسەرگیری ناکەم، هەر خەریکی عیبادەتە بم. کاتێ پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەم هەواڵەی بیستەوە، چووە سەر مینبەر حەمد و سەنای خوای گەورە و میهرەبانی کرد، فەرمی چییە کەسانێک ئاوا ئاوا ئەڵێن بەڵام من شەوان هەڵەستم شەو نوێژەکەم و ئەشخەوم، ڕۆژانێک هەیە بە ڕۆژۆ بم و ڕۆژانێک شێ بە ڕۆژوو نابم، واروها هاوسەرگیری شەکەم، هەر کەسێک لەم سونەتەی من لادا ئەوە لە من نییە. یعنی تۆ بتەوێ زێدەڕەوی بکەی عیبادەت و خواپەرستیە، ئەمە شتێکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاگاداری کردویتەوە، ئەفەرمێ ئەمە لە ڕێگەی من نییە، ئەمە لە سونەتی من نییە، ئەو کەسە شوێنکەوتەی من نییە، کەسێکە شوێنکەوتەی پێغەمبەری خوانی عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە مەبەست لە بیدعە و داهێنرا و تێیدا جا کەسەکە پێی بزانێ یا پێی نەزانێ، ئەوە بریتیە لە زێدەڕەویکردن لە عیبادەتە کە ئەمیش مەزمومە. ئیمامی سیوطی دەفەرمێ واتە پێناسەی بیدعاکە فەرمێ عبارة عن طريقة عن فعلة تصادم الشريعة بالمخالفة أو توجب التعاطي عليها بزيادة أو نقصان. أفرمي بريتية لويكوا إنسان شتيق درست كات كوا بيتشواني شرعي خواهي قورو مهربان بيت، يا ببيته هوكار بۆ زیادکردن لە دینی خوای گەورە و میهرەبان، یا نقصکردن و کەمکردنی شتێک لە دینی خوای گەورە و میهرەبان. واتە بیدعە هیچێک لەم شتانەیە. ئەو کەسی کە بیدعاکە یا مخالفەی سونەتی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وسەلام بەو کارەی، یا ئەوە تا شتێکی زیادە ئەهێنێتە ناو دینەوە، یا ئەوە تا شتێک لە دینی خوای گەورە و میهرەبان کەمەکە بم بیدعەی. وەکو بە ئیزنی خوای گەورە و میهرەبان لە زنجیرە و دەرسەکانی داهاتووە ڕوونەبێتەوە لە عیبادەت و بگرە لە بابەتە عەقەدیەکانە کەوا چۆن ئەمانە ڕوونەبێتەوە بە ئیزنی خوای گەورە و میهرەبان کە ئەم زانانە ئیشارەتیان پێی کردووە. پێغەمبەری خوا فەرموویەتی عەلەیهی السەڵات وەسەلام ئیاکم ومحدەثات الئومور، ئیاکم، هانی نەداوین بۆ بیدعە، هانی نەداوین بۆ شتێک کەوا زیادی بکەین لە دینە، بەڵکو ئاگاداری کردوینەتەوە. ئەفەرمێ ئاگادارتانەکەمە وریابن لە چی وریابین؟ ومحدەثات الئومور، لە شتە داهێنراوەکان. فإن كل محدثة بدعة، هەموو شتێکی داهێنرا و بریتیە لە بیدعە، هەموو شتێک کە دابهێنرێ لە دینی خوای گەورە و میهرەبانە پێوترێ بیدعە. وكل بدعة ضلالة، وهەموو بیدعەیەکیش گومڕاییە. ئەو قسەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام ڕوونە. بیدعەی حەسەنە و بیدعەی سەیئە و بیدعەیە کە بێ واجب بێ و بیدعەیە کە بێ سنەت بێ و هەبێ حرام بێ و هەبێ مەکروه بێ، وەکو ئیشارەتی پێکەین، ئەمە لە دینی خوای گەورە و میهرەبانە جێ نابێتەوە. فەرموویەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام كل بدعة ضلالة، هەموو بیدعەیە گومڕاییە، مادام بە ناوی دینەوە زیادەکرێ بۆ دین ئەوە گومڕاییە. پێغەمبەر وای فەرموو عەلەیهی سەڵات وسەلام. و لە فەرمودەی ترا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاگادارمان ئەکاتەوە لە ترسناکی ئەم تاوانە کە بەڕاستی لە دوای شەریک بۆ خوا بڕیاردان گەورەترین تاوان بریتیە لەوەی کە ئینسان شتێکی زیادە بێنێتە ناو دینی خوای گەورەوە. گەورەترین تاوان لە دوای شەریک بۆ خوا بڕیاردان بریتیە لە ئەم کارێکەوە ئینسان جاروی ئەنجامیدا و بەخۆشی نازانێ